گەنجێک دەڵێ نەنکم بە تەمەن بوو، وتم ڕۆژی هاتم بۆ لای وتم نەنا سەقفەکە شەقی بردووە خەریکە دەڕوخێ سەقفی ماڵەکەمان. سەیری کە ئینسان کە ئیمانی بەخوا هەبوو بەڕاستی ئیمانی بەخوا هەبوو ئەزانێ خۆ هەموو شتێک لای خوا ئاسادە. ئەمیش ئافرەتێکی بێدەسەڵات زەعیفەیەک پیرێژنێک وتی ڕۆڵە گیان وەرەقەیەکم بۆ بێنە، ئەڵێ وەرەقەیەکم بۆ هێنا نەنکم شتێکی لەناو وەرەقەکەدا نووسی خوێنواری هەبوو، وەرەقەی داخست و وتی بڕۆ بیخە ئەو درزەوە، ئەو شوێنەی کە مەترسی ڕوخاندنی سەقفەکە هەیە بڕۆ لەو شوێنە ئەو وەرەقەم بۆ دابنێ. بەڵێ وەرەقەکە مایەوە ئەم گەنجە گەورە بوو 20 ساڵ دوای ئەو وەرەقەیە ئەم ئافرەتە بە تەمەنە مرد، 20 ساڵی پێچوو. گەنجەکە دەڵێ کاتێکە نەنکم مرد وتم بزانم نەنکم چی لە وەرەقەیە نووسی، چونکە کاتی خۆی نەیخوێناوەتەوە، بزانم ئەم وەرەقەی لەو درزەدایە لەو شەقەدایە لەو کوونەدایە چی دیان نووسراوە. ئەڵێ کردمەوە سوبحانڵڵا هاتمە دەرەوە سەقفەکە ڕووخا، سەقفەکە ڕووخا. دەڵێ کردمەوە سەیرێکم شتێک نووسراوە، ئەم پیرەژنە نووسێتی خوایە گیان خۆت لە قورئانی پیرۆزە فەرمووتە ئین الله یمسک السەماوات والأرض ئەن تەزولا، خوای گەورە ئاسمانەکان و زەوی ڕاگرتووە، ئەگەر خوای گەورە ڕای نەگرێت ئەو ئاسمانە بەبێ کۆڵەکە بەبێ دنگە وەستاوە. خوای گیان خۆت فەرمووتە ئاسمانەکان و زەویم ڕاگرتووە، خوای گیان ئەم سەقفە بۆ من ڕاگرە، ئەم سەقفە بۆ منی بێدەسەڵات ڕاگرە، خوایە تۆ ئاسمانێک بەبێ دنگە ڕاگری زۆر بەدەسەڵات و بەتوانای، ئەم سەقفەش بۆ منی داما و ڕاگرە. ئەڵێ وەڵڵاهی ئەو کاتە تێگەشتم کە خوای گەورە دوعاکەی قبول کردو، والله هەتا مرد 20 ساڵ خوای گەورە ئەو سەقفەی هێڵایەوە بەهۆی ئەوەی کە بەڕاستی دەخوا پاڕایەوە، خوایە بۆم ڕاگرە خوا بۆی ڕاگرت 20 ساڵ نەڕووخە. کەواتە لە کۆتاییدا دەڵێم دوعا بکەن بپاڕێنەوە لەخوا هەموو کاتێک ئەوەشی زڵمی لێتان کرد شەو و ڕۆژ دەتوانی دوعای لێ بکەی. بەخوا زاڵم داماوە زەلیلە ڕسوایە دۆڕاوە لە دنیا و لە قیامەت، ئیتر زاڵمی گەورە بەیا بچوو بێ. ئاگاداری خۆتان من زڵم مەکەن لە هیچ کەسێک بە بچووترین زڵم، چونکە لەوانەیە تۆ خەوتە بێتی ئەو لە تاریکی شەودا دوعات لێ بکە، لە کاتێکا دوعات لێ بکە کە دوعا قبوڵە خوای گەورە وێرانت کات. و هەر کاتێکش نقصانیەکتان هەبوو لەخوا پاڕێن و داوای لەخوا بکەن، خوا هەموو شتێک لای ئاسانە و هیچ شتێک لای بەلای خواوە قورس و گران نییە.